خەوتان نەبێت ساڵی 1940 نەمامگەیەک وەک یەکەم نەمامگەی دارستانی لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان دامەزرا لەسەر ڕووبەری 42 زەوی. ئەویش ئەم شوێنەیە کە ئێستا منی لێم ئەمە نەمامگەی سەرچنارە لە شاری سلێمانی کە بە نەمامگەی دایک ناسراوە. ئەمە یەکەم نەمامگەی و نەمامگەی دایکی پێوترێت نەمامگەی سەرچنار لە شاری سلێمانی. بەڵام لە ئێستاە تەنیا ئەم نەمامگەیە لە شاری سلێمانیا بوونی نییە، بەڵکو چەند نەمامگەیەکی دیکەی حکومی پەیوەندیدار بە دارستان و پاوەنی سلێمانیەوە بوونی هەیە. بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم نەمامگەی و نەمامگەکانی دیکە گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز تارق حەمەغەریب وەک بەڕێوەبەری دارستان و پاوەنی سلێمانی ئاکەم. کاک تارق سڵاو لەگەڵ کاتەوە. سڵاو لە بەڕێستان بەخێرهاتنی بەڕێستانەکەم بۆ نەمامگەی سەرچنار نەمامگەی دایک. کاک تارق تەنیا ئەم نەمامگەی بوونی نییە، چەند نەمامگەیەکی دیکە بوونی هەیە. ئەو نەمامگانەی دیکە لەکوێن و باسێکی نەمامگەکانی دیکەشمان بۆ بکەیت کە پەیوەندیدارن بە بەڕێوەبەرایەتەکەی ئەوە. وەکو بەڕێوەبەراتی دارستان و پاوانی سلێمانی 5 نەمامگەمان هەیە، بەس ئەوەی کە سەرەکیترین نەمامگەی سەرچنارە کە پێڵین نەمامگەی دایک ئەویش لەبەر ئەوەی کە تەنها نەمامگەی دارستانی بووە لەسەر ئاستی عێراقیش کە دامەزراوە لە ساڵی 1940 کە ڕۆڵێکی زۆر گەورەی بینیوە بۆ سەوزکردنی شاری سلێمانی و بۆ ئەو شوێنانی کە پەیوەست بووە کە سنووری کارکردنی خۆمان بووە نەمامان بۆ دابین کردوون. جا ئەو جێتانی کە بۆمان دابین کردوون وەکو فەرمانگە حکومیەکان بێ بەرامبەر بووە. هاوڵاتیش هاتووە وەکو نەمام ئێمە وەکو نرخ کە بیکڕێت نرخەکانمان ڕەمزین. باشە باسێکی گرنگی ئەم نەمامگەیەم بۆ بکەیت لەسەر ڕووبەری 42 زەوی بەڕاستی ڕقەمە. باشە ساڵانە چەند نەمان بەرهەمەهێنن ئێوە؟ وڵای ئێمە ساڵانە کە لێرە بە ساڵانی پێشوو ئەوەی کە دیار بووە کارمەندێکی زۆرمان هەبووە، کرێکارێکی زۆرمان هەبووە لەم نەمامگەیە ئیشیان کردووە. بەزەوە خۆمان نەزانین چەند ساڵێکە بە تایبەت لە ساڵی 2014ەوە چ وەکو کارمەندی فەنیەکان هونەریەکانمان ئەندازیاری کوشت و کاڵی ڕابەری کوشت و کاڵی و کرێکار و پاسەوان و شۆفێرمانە ڕووی لەکەم بووە تۆ خانە نشین بوون، کەسیش ناهاتۆتە شوێنیان. بەس ئەوەی کە ئێمە بەبەستمانە ساڵانی پێشوو بە حدودی 300,000 250,000 ئەوەنە کە نەمامیان هەبووە. بەس ساڵی پار واچین کە ڕێکخراوی WFP بە سەرپەرشتی وەزارەتی کوشتوکاڵ و ئاودێری بە سوپاسەوە هاتن گەشەیان نایە بە نەمامگەکە، چەند کاریشیان تیا کرد کە جێدەستیان دیارە، ئاسی بەرهەمهێنانیان بەرز کردوێتەوە بۆ نزیکی ملیۆنێک و ئەوان لە بەرنامەیان بووە بە 1,500,000 نەمام زیاد کرێ. ئەوەی کە ئێستا ئەیبینین بۆ ئەم ساڵ کە نزیکی ملیۆنێک و 260 ینی ئەتوانی بڵێن 1,300,000 نەمام بوونی هەیە لەناو ئەم نەمامگەیە. باشە باسێکی ئەو کەم و کوڕیانم بۆ بکەی کە لە نەمامگەی سەرچنارە بوونی هەیە و چێن ئەوانی کە هاوکارتانن و تا چەند پێویستان بە هاوکاری زیاتر هەیەەوە؟ وەڵاهی بە شێوەیەکی گشتی ئێستا هەچی پرۆژەکانمانەیە ئێمە دوو هۆکار هەیە، هۆکاری دارایی، هۆکاری مرۆیی. هۆکارە داراییەکەی خۆ دەزانی ئێستا باری دۆخی دارایی چۆنە، فەرمانبەر موچەکەی دووە ئەکەوێت، ئەمەش کاری زۆر خراپی کردوتە سەر ڕۆڵی کارکردنەکە، بایکۆ دڕوئەیات کارکردنەکە بەو شێوە ناچێ بەڕێوە، هەم ئەو بجێی کە بۆ دابی نەکرێ بە پێی پێویست لەوانەیە نەتوانێت بشوانین هەموو کارەکانی پێبەرین بەڕێوە. وەکو پێشتیش بۆ بەڕێستم باس کرد کرێکارەکانمان خانەنشینە بن. ئێستا ئەمەی کە ئەیبینیت لەم نەمامگەی سەرچنارە کە ڕووبەری 42 چوار کرێکاری هەیە، جگە بە هەمویان وەکو چوار کرێکار بۆچی 2 زەوی کارەکەن لێرە. بە سوپاسەوە تا ئێستا توانیمانە 8 کرێکاری ڕۆژانە بەکرێ ڕۆژانە
کە کارمان هەرکەمە ئێمە ساڵانی پێشوو وەکو کە باسەکرێت لەگەڵ چەند بەڕێزێکی پێشووە کە گفتوگۆمان کردووە ئەوەی کە خۆشمان دینیمانە بەلایانی کەمەوە 35 بۆ 40 کرێکاری هەبووە هەنێ ڕێکخراوی هاتوون کە کرێکاری بۆ دابین کردوین بۆ ئیشکردن وەکو GIZ کە هاتووە بەس ئەوەی کە ئێمە هەر لە هەوڵدانین بەسپاس ئەو کاتی کە باز لەواکە کە 30 کرێکار بۆ 40 کرێکاری هەبووە بەرهەمیان 100,000 نەمام بوو بێت لە ساڵێکە بەڵام ئێستا 1 ملیۆن زیاتر نەمام هەیە و بەرهەم هەیە ساڵانە بەڵام 8 کرێکار هەیە ئەو سێبەرگەی کە کراوە لایەن ڕێکخراوی WF ئەو کاتە ئەوە نەبووە ئێستا ئینەکان جۆری ئاوانەکان بەرهەمەکە زۆر زیادی کردووە بەڵام دەستی کار لەناو نەمامگەکەیە زۆر کەمی کردووە بەهۆی ئەوەی کە خانە نشینە بێت بەدیلمانە یعنی جێگرەوەمانە دامەزراندنەوە خۆتان نەزانت چەند ساڵێکە نییە ئەوانە هەمووی هۆکارن بۆی کە بەس ئێمە لە هەوڵین چکە توانیویانە بەسپاسەوە کە ئەو بەرهەمە زیادکە ئێمە یعنی بەسپاسەوە کارمەندەکانمان بە شێوەیەکی گشتی بە تایبەت ئەم کارمەندانی کە لێرن بەسپاسەوە زۆر چالاکانە و ماندوونە ناچانە ئیشی خۆیانەکەن بە بەردەوامی کە گویان نەیاوەتە ئەوەی کە ڕاتب نییە ئەو وەزعی دارایی کە هەیە شەو ڕۆژیان خستۆتە سەر یەک بەسپاسەوە. نەمامگەکە خزمەتێکی بەرچاوەکات نەک بە ژینگەی سلێمانی بەڵکو بە ژینگەی هەرێمی کوردستان کە نەمامەکانی نەک تەنیا بۆ سلێمانی نییە بەڵکو بێتە دەریشەوە لە ساڵی 2020 92,000 نەمام بەرهەم هێنراوە لە نەمامگەی سەرچنار لە ساڵی 2021 بۆتە 103,000 نەمام ساڵی 2022 بۆتە 81,000 نەمام ساڵی 2023 واتە ساڵی پار ملیۆنێک و 200,000 نەمام لە نەمامگەی سەرچنار بەرهەمێنراوە باسی بەرهەمی ئەم ساڵەکەین باسی جۆری نەمامەکانەکەین بۆ ئەم ساڵ لەگەڵ کاکدانیار لێپرسراوی نەمامگەی سەرچنار کاک دانیار سڵاوت لێ بم ڕێستان بەخێر نەسەرچاو بڕی بەرهەم بۆ ئەم ساڵ چەنە لەم ساڵدا بەپێی هەژماری کە تازە کردومانە نزیکی 1,300,000 نەمام لە ناو نەمامگەیە هەیە ئەم نەمامانە بە هاوکاری ڕێکخراوی WFP کە وەکو جەنابەت باست کرد توانراوە توانای بەرهەمهێنانی نەمام لە ناو نەمامگەکەدا زیاد کرێ بە خۆشحاڵیەوە ئێستا ئەوەی کە هەمانە بابەتی سنەوبەریاتەکان بەشێکی زۆرمان کە هەیە کە دەتوانێت سوودی لێوە بگیرێ بۆ ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان بە نمونە ئەم جۆری کە لە بەردەست ئێمە ئەمە سنەوبەری ئەریزۆنیکایە سنەوبەری زاوێتەیە پاینەسپینیایە سۆیایە ئەو بەشانەی کە ئێمە نەمامەکانی تیا بەرهەمەهێنین بەڕاستی توانایەکی باشی هەیە کە خۆی بگونجێن لەگەڵ ئاو هەوای ناوچەکەیە کە سوودێکی زۆریە بێت چەند جۆرمان هەیە وەکو بابەتی سنەوبەرەکان ئەم سنەوبەرە بڵین ئەمە ئێستا بەرهەمی تازەی ئەم ساڵە کردومانە حەزمی بچووکە سەرەتا ئێمە هەموو نەمامەکانی لای خۆمان بەرهەمی هێنین لە تۆ بەرهەمیان هێنین سەرچاوی سەرەکی تۆوەکان هەری خۆمانە دواتر باسی تۆوەکان لە پرۆژە دارستانیەکان یاخود لێرە کۆکرێتەوانێ و ئەم نەمامانەی پێ بەرهەمەهێنرێت جۆری سنەوبەرەکانم پێ سنەوبەرەکان سنەوبەری ئەریزۆنیکامان هێسە بوو نمونەمە ئەریزۆنیکایە سنەوبەری زاوێتەمان هەیە مەشهەدیمان هەیە پینیامان هەیە سەروی عمودیمان هەیە سەروی ئوفقیمان هەیە بابەتی سنەوبەراتەکان کە دایمە سەوزن و لە هەمان کاتیشا لانگسترۆمان هەیە یوکالپتۆسمان هەیە بەڕوومان هەیە قەزوانمان هەیە چوالەمان هەیە زەیتونمان هەیە بەڵێ ئەمانە هەوڵمان داوە زیاتر ئیتیمان بوو نەمامانە بین کە خۆڕست لە ناوچەکەدا هەیە تاوەکو بتوانین لەگەڵ کەشوهای ناوچەکە خۆی بژێنێ باشە جیاوازی ئەم نەمامە من بێم لە نەمامگەی سەرچنار ئەم نەمامە وەربگرم جیاوازی چییە لەگەڵ نەمامێکە لە مەشتەلی دەرەوە بیکڕم ئەو نەمامی مەشتەلی دەرەوە لە دەرەوەی کوردستان هێنرابێت بێگومانەوەی کە لە نەمامگەکانی دەرەوەیە هەیە ئەوانەی کە لە دەرەوەی کوردستان هێنراون کولفەیەکی زیاتر لەسەر هاوڵاتیەکەوێ و توانایەکی باشی نییە کە لە ناوچەکەدا گەشە بکە بە تەواوەتی چونکە هەندێک لەو نەمامانە لە جێوێکی وادا گەشەی کردووە کە جیاوازە لە مەنتیقی کوردستانی خۆمان خۆت ئاگاداری کە ئێمە لەم ناوچێدا سەرمایەکی زۆر وشکمان هەیە و گەرمایەکی
بە هەمان شێوە بەرزمان هەیە ئەبێ و نەمامە توانە و قابلێتی هەبێت کە ناوچەکەدا خۆی بژێنێ و لە عینەن کاتە پێویستی بە کولفەیەکی زۆر هەیە تۆ پارێک ئەنێریتە دەروانێ بە کڕینی ئەم نەمامە لە گواستنەوەی نەمامەکە ئەمانە هەمووی ئەتوانین بڵین ئێتیمامدان بە نەمامی ناوخۆ کارێکی زۆر زۆر باش پێدان و دابشکردنی نەمامەکان لای ئێوە چۆنە بۆ هاوڵاتیان چۆنە بۆ دام و دەستگا فەرمیەکان یان ناوەندە پەروەردەیەکان و قوتابخانەکان چۆنە وەکو ساڵانی ڕابردوو بەو شێوەیە بووە نەمان بەسەرێکی ڕەمزی بە هاوڵاتیان فرۆشراوە بە نمونە سنەوبەرێک لای ئێمە بە 500 دینار یان 500 دینار بۆ یەک سنەوبەری بەس ئاواژنا بەڵێ باڵیان ئەمە ئێستا بڵێنەمە شەڵی تازەیە بەڵام حەجمی نەمامەکان لای ئێمەوە لە 40-50 سانتیم وانێ کەواتە بڕی 500 دینار بۆ یەک نەمام بۆ یەک سنەوبەر بە بەرزی 50 سانتیم 500 دینار 750 1500 بە پێ سنفەکانی گۆڕێک ئەمە ئەتوانم بڵێم نرخێکی ڕەمزیە و مقارنەتەن بە تێچووەکەی زۆر زۆر کەمترە ئەمە تەمان هاوکاریە بۆ هاوڵاتیان و هەم بۆ براجوتیارەکانمان کە بۆچی تێچووەکەی زیاترە مقارنەتەن بۆی کە ئێمە بتوانین لێرە نەمامێک بەرهەم بهێنین ئەگەر حسابی بکەین لە تۆوە کە نەمامەکە بەرهەم هێنین لەو گڵ و کیسەیە کە ئامادا ئەکرێتە ناو کیسەوانێ و زەر ئەکرێ و هەموو نەمامێکیش لای ئێمە نزیکی ساڵ و نیوێک 18 مانگ لای ئێمە خزمەت ئەکرێ اینجا ئەبرێتە دەرەوە بڕی تێچووەکەی ئەتوانم بڵێم نزیکی 1300-1400 لەسەر حکومەت ئەکرێت باش بۆ دام و دەستگا حکومیەکان بۆ قوتابخانەکان ئێوە چۆن نەمامیان بەسەردا دابەشەکەن لە ساڵانی ڕابردوودا ئێمە هەر لایەنێک و هەر شوێنێک پێویستی بە نەمام هەبوو بێت بۆ مەرجەی توانای خزمەتکردنی هەبوو بێ و زمانی سەوزکردنەکەی کردی بێت ئێمە نەمامەکانمان بێ بەرامبەر پێداون نەمامەکانیان بێ بەرامبەر وەرگرتووە و لای ئێمە سوودمەند بوو باشە ئەم نەمامە قەڵەم نییە ئەمە ئێوە تۆکەی ئەگرن ئێوە تۆکەشی هەر لای خۆتانە باشە تۆمان لەدەرەوە بۆ نایەت تەواوی ئەم نەمامانی کە لە نەمامگەی سەرسنارە بوونی هەیە هەمووی تۆی خۆمانە بەشی زۆری تۆوەکان تۆی خۆمانە بەشێکی زۆریان هینی پرۆژە دارستانیەکانە یاخود لە نەمامگەی خۆمان کۆیەکەینەوانێ و سوودی لێوەرەگرین ساڵانە هەندێکی کەمی هەیە ئەوانەی کە تۆکانی تایبەت بێ لامان دەست نەکەویان بمانەوە جۆرێکی جیاوازی تۆ لای خۆمان تاقیب بکەینەوانێت تاوەکو بتوانین لەگەڵ کەشوهاوی ناوچەکە گونجێ بەڵێوانە لە دەرەوە هێنین تا بزانین ئەگونجێت یان نە بچینە ئەو شوێنێک کە تۆکانی داهەڵگراوە ئەمە شوێنێک کە تۆکانی دی هەڵەگیرێت بەشێک لە تۆکانی نەمامگەی سەرسنار لێرە کۆکرێتەوە و پاشان ئاماداکرێت ئەم تۆوانە ڕەنج و ماندووبوونی کرێکارانی نەمامگەکە کۆیەکەنەوە پاشان ئەم نەمامە جوانەی لێبەرهەمەهێنن چەند نەمامی ترمان هەیە کاک دانیار ئەوە بە کۆکردنەوەی تۆکان نەمامی لێبەرهەم بێنن بەشی زۆری نەمامەکان ئێمە بە تۆوەکان پێشەوەی بە تەواوەتی باران لێبات و تۆکان بکەوێتە خوارەوە لای خۆمان کۆکرێتەوە لە شوێنێکی ئاوایە بۆی کە باران لێبات ئەم قوچەکانە ئەکرێتەوە تۆکەی نەکەوێتە خوارەوە ئێمە سوودی لێوەربگرین لە لای خۆمان تۆکانی بەم شوێ کۆبکەینەوە ئەم تۆوانە هەموو تۆوێک ئەبێ بە نەمامێک هەر تۆوێک ئەبێ بە نەمامێک ئەی چەنددانە لەم قوچەکانە بنەت قوچەکێک چەند تۆیتیایە زۆری دانەیەک لەمە چەند نەمامی لێبەرهەمە هەیە تقریبا حسابیەوە کە من لەوە چەند نزیکی سەدان تۆیتیا بێت سەدان تۆیتیایە ئەم تۆوانەش هەر تۆوێکیش ئەبێتەوە بە نەمامێک باشە ئەمە چ جۆرێکی سنەوبەری زاوی تێ ئەم جۆرەیان ئەوەیان سەروی عەمودیە باشە ئەریزۆنی کامان هەیە بەڵام یەکشتمان هەیە لێرەدا ئەوەیە هەندێک لە جۆرەکان هەیە لە ڕێگەی تۆ زیاد ناکرێ لە ڕێگەی قەڵەمەوە زیاکرێ توانای باشترە و زووتر ئینتاجمان ئاياتیە و ئەتوانم بڵێم لە ڕێگەی قەڵەمەوانێ ئەو بابەتانی کە ئێمە بمانەوە 100% وەکو باوانیان دەربچێتەوانێ لە ڕێگەی قەڵەم و ئێمە زیادیان دەکەین باشە قۆناغەکانی کۆکردنەوەی ئەم تۆوانە کەیە وشک بوونەکەی کەیە و کەی ئیکەنە ناو خۆڵەوە پێش ئەوەی کە باران لێبدا ئێمە کۆیەکەینەوە تۆوەکان چون کە باران لێدا ئەمانە هەموو کرێتەوانێ و ئەکەوتە خوارەوە دوایی کە تۆوەکان لێرەدا دانرێت بارانێکی دەستکردی بۆکرێ ئاوڕشێ نەکرێ
تۆکان کۆکرێتەوە وشکە کرێتەوە لە شوێنی تایبەتیە هەڵدەگیرێت تا کاتی چاندن مۆسمی چاندنی لای ئێمە لە نزیکی دەی دوو ئەو ناوە تا 15 دووە ئەو کاتە باشترین کاتە تۆکان زەر ئەەکەین لە مانگی 4 بۆ 5 ئەبێ بە شەتڵەکە نەقلەکرێتە ناو کیسەکانەوانێ بە کۆی گشتی نزیکی ساڵونیەک ئەم نەمامە لە ناو نەمامگەدا دەمێنێت تو اینجا دەستمە بەشکی کەمی تۆکانی زۆر کەمە نەمامگەی سەرسنارە ئەمەی پشتی خۆمان چی پێڵێن ئەمەمان هەیە بۆ نمونە ئەلبیزیایە ئەوە سەروی عمودیە ئەویان سەروی ئوفوقیە باشە ئەمە ئەرخەوانە بەڵێ ئەمە سنەوەری زاوێتەیە ئەم بەم شێوەیە ئەمە تۆکان وشکەکەینەوە لە ئێستادا لەبەروی کە باران لینیە لێرە دامانناوە تۆی ئەرخەوان چۆنە تۆوی ئەرخەوانیش دانێکانم دەست کەوت تۆیەکی بچووکە بەڵام بەم جۆرەیە بە هەمان شێوەی سنەوبەرەکان وەرەگیرێت و پاشان نەکرێتە خۆڵەوە باشە دەستە خۆش بە کاکدانیار سەرکەوتوو بن لەشان ساغ بێت زۆر خۆشحاڵم کە هاتمەێرە و بە هیوام لە ساڵانی داهاتوە پرۆگرامتان بۆ بکەین ڕێژەی بەرهەمێناتان زۆر زیادی کرد هیوادار ئینشەڵڵا دەسان خۆش زۆر ئازیزان چاندنی یەک نەمام بەکەم مەزانە لە ڕێگەی چاندنی یەک نەمامەوە کاریگەریە خراپەکانی گۆڕانی کەشوهەوە ئەتوانین کەم بکەینەوە یەک نەمام لە نەمامگەی سەرسنار لە 500 دینار هەرە گرانەکەی ئەچێتە 1500 دینار ئەتوانیت هەر هیچ نەبێت دەوروبەری ماڵەکەی خۆت ئەمە نەمامە جوانانە ساوسکەیت هەمیشە شاد و بەخێر